سڵاوتان لێ بێ عزیزانی منم کاتتان باش هیوادارم هەموو زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێ ئینشاڵڵا من دڵخۆشمکەوە ئەم شەویش بەڕاستەوخۆ لەگەڵتانم لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لە کەناڵی دیمەن تیڤی هیوادارم نوێژ و ڕۆژتان قبول بێت ئینشاڵڵا تەندروستێکی باشتان هەبێ ئەم ڕۆژتان بە باشی بەڕێ کرد بێ زۆر سپاس کە تاوەکو ئێستا بینەرمانن من دڵخۆشم کە ئەم ڕۆژ لەگەڵتانم سپاس بۆ سپۆنسەری پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 هەروەها کۆمپانیای LG کۆمپانیای خۆشناو ببورن بە بەرهەمەکانی LG و هۆم ئیستانبول سۆنگل لایت بە چەندین ڕووناکەرەوەی جوان و جۆرا و جۆر ئەتاسای بە چەندین خەڵاتی ئاڵتونی و هەروەها ڤیەننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی اینجا دەمەوێت شتێکی دیکەتان پێ بڵێم بەیانی کە دەکاتە هەینی 15 لە فامیلی مۆڵ ستافی گەرمەسات کاژمێرنەوە لەوێ ئامادە دەبن ڕاستەوخۆ نمایشی خۆیان پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەن اینجا ئێوە دەتوانن بڕۆن و سەردانیان بکەن هەم ئەکتەرەکان لە نزیکەوە ببینن و کاتێکی خۆش بەسەر ببن لەوێ اینجا شتێکی دیکە بۆم ئێوارەیە سوپرایزێکی زۆر تایبەتم لە بۆتان هەیە دوێنێ کەوتم ئەو کەسانەی کە کۆمنت دەنووسن خەڵاتیان پێشکەش دەکەم 5 کەسم هەڵبژات سەیرم کرد کۆمنتەکان زۆرن منیش پێم خۆش نەبوو زۆری نەتان بێبەش بکەم 5 دانەکەم بۆ ئەم شەو بڕیارمان داوە 10 کەس هەڵبژێرین واتە هەر پەیوەندیەک کە پەیوەندی بە منەوە دەکات و وەڵامی ڕاست دەدا و من دیاری پێشکەش دەکەم لە هەمان کاتدا هەر کەسێک کە زۆرترین کۆمنت بنووسێ لە هەر پرسیارێک و وەڵامی ڕاست بداتەوە لایڤەکە شێر بکات ئەوە من ئەو کەسە هەڵدەبژێرم لەگەڵ هەر پەیوەندێک و کەسێکیش کاتێک زۆرترین کۆمنت دەنووسێ بە وەڵامی ڕاست هەڵی دەبژێرین بۆیە زۆرترین کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو بە خەدیاوەرتان بێ بۆ کەسانی کە ناتوانن پەیوەندی بکەن و لە لایڤەوە سەیرمان دەکەن و لە هەمان کاتدا جیالەوەی کەوە ڕاستە و خۆ ئێمە جەماعەتی کۆنتڕۆڵ ناوی هەڵدەبژێرن و دیاری پێشکەش دەکەن لە هەمان کاتیشدا ناویشی دەخرێتە نێو تیر و پشکەوە بۆ بردنەوەی کۆمەڵێک دیاری گرانبەها کە 29 لە فامیلی مۆڵ ئەنجام دەدرێت هیوادارم بە خەدیاوەرتان بێ پرۆگرامەکەمان پڕ خەڵاتە کەس بێبەش ناکەین لە دیاریەکانیشمان هەروکو دەزانن باش و تایبەت و گرانبەهان اینجا بادەست بە پرۆگرام بکەین پەیوەندیمان ئامادەیە کێمان لەگەڵا هێلینمان لەگەڵا هێلین خانم کاتت باش ئەم کاتت باشتر باشی دڵەکەم خۆشی سەلامەت مانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێت زۆر سوپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێ ئینشاڵڵا مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆتان ئامین ئەجمەعین ئامین ئینشاڵڵا لەگەڵ گشت موسڵمانان هێلین خان لەکوێوە پەیوەندیمان پێوە دەکەیت لە کەرکووکەوە لە کەرکووکی ئازیزەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو خەڵکی کەرکووک زۆر سوپاس هێلین خان چ کارەی بەچێوە خەریکی چ دەکەی چ ناکەی وەڵا دەرچووی زانکۆ دەرچووی زانکۆی و ئێستا لە ماڵەوەی وەڵا دەی ئینشاڵڵا بەختت باش بێتن شتێک بەدڵی خۆت شت بێتە ڕێت ئینشاڵڵا ئینشاءڵڵا هێلین خان بەڵێ فەرموو ژمارێکم ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی شین بێ با ڕەنگی شین بێ بۆ هێلین خان بزانین ڕەنگی شین چی تێدایە هێلین خان اینجا فەرموو لە بۆکسی شین ژمارەیەکم بۆ هەڵبژێرە با یەک بێ با یەک بێ لە بۆکسی شین پرسیاری ژمارە یەک بۆ هێلین خان لە بۆکسی شین دەڵێ شاری ئورفا ئەکەوێتە کام بەشی کوردستان شاری ئۆرفا ئورفا باکووری کوردستان باکووری کوردستان دڵنیای نایگۆڕی نانە بەڵێ دڵنیام هێلین خان کێت لایە بە تەنیای لەگەڵ خێزانەکەتی باوکم لایە وڵا دایکت لایە ڕێز و سڵاومان بۆ دایکت هەیە دایک و باوکیشت بەڵێ لەش ساغ بێ ئینشاڵڵا تەمەنیان درێژ بێ هێلین خان دو وەڵامتە باکووری کوردستان بەڵێ دەستت خۆش بێ هێلین خان وەڵامەکە زۆر دروستە دەکەوێتە باکووری کوردستان ئورفا دەستی توش خۆش بێ بە قوربان زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت اینجا ئێستا
ئەو کەسێک هەڵدەبژێرم کە لە کۆمنت وەڵامی ڕاستی ئەم پرسیارەی داوەتەوە. با سەیری لایڤەکەمان بکەین. زۆر باشە. ئێستا خەریکە کۆمنتی زۆر باش هاتووە، دەستان خۆش بێت. ڕۆژگار ئیبراهیم کۆمنتی نووسیوە هاوڕێیان بە ناوی بچێتە نێو تیر و پشکەوە. ڕۆژگار ئیبراهیم کە لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە. ڕۆژگار ئیبراهیممان هەڵبژار. پەیوەندی دواترمان باوەڕ بگرین. کێمان لەگەڵا؟ دایکی ئیلین. ئەم کاتت باش. دایکی ئیلین. دایکی ئیلین. ئەو کاتی توش باشی بەڕێزم. باشم، زۆر سپاس دەکەم. ئێوە باشن ئینشاءڵڵا. دایکی ئیلین ئەگەر تۆزێک سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی مەمنونت دەبم. ئەم کاتی توش باشی بەڕێزم. زۆر باشم، سپاس دەکەم. یەک تۆ سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە با لە مۆبایلەکەەوە جۆمان لە یەکتری بێ. دایکی ئیلین. باشم، سپاس دەکەم. تۆ چۆنی ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. ئێمە باشین ئەگەر ئێوە باش بن. بەڵێ. وەڵڵاهی دەڵێم زۆر باشم ئەگەرە تو باش بی. بەس سەوتی تۆ ناتی. سەوتی من ناگاتە لای تۆ؟ شوێنەکەی خۆت بگۆڕە بەشکەم. بەڵێ بەڕێزم. ئێستا گوێت لێمە؟ دایکی ئیلین. هەربیشم سپاس دەکەم. ئینشاءڵڵا زۆر باش بی. دایکی ئیلین چ دەکەی؟ بەچیەوە خەریکی چ کارەی؟ دایکی ئیلین دەتوانی بەس لە مۆبایلەکەەوە گوێت لە من بێ؟ بەڵێ. تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەس بکەی مەمنونت دەبم. دایکی ئیلین. مامۆستام بەڵام ئێستا پشووە لە ماڵێ. لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. دایکی ئیلین فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. دایکی ئیلین. هیچ دەنگی نایە. ئەتوو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ئێستا گوێم لێتە ئەمن. بەڵێ. ڕەنگی سەوز. ڕەنگی سەوز بۆ دایکی ئیلین هەڵدەبژێرین. ژمارەیەکم پێ بڵێ لە ڕەنگی سەوز لە بۆکسی سەوز لە 1 تا 5. ژمارەیەک. ژمارە 1. ئەوڕۆ بەشداربووەکانمان هەمووی ژمارەیەک دەبا یەکسەر. پرسیاری ژمارەیەک بۆ دایکی ئیلین دەڵێ حاجی قادری کۆیی لەکوێ لەدایک بووە؟ بەڵێ. لەکوێ لەدایک بووە؟ لە کۆیە؟ دواوەڵام تە نایگۆڕی؟ وەڵا نایگۆڕم. نایگۆڕێ. دواوەڵامی دایکی ئیلین کۆیەیە. باوەڵامی ڕاست بێتە سەر شاشە بۆ دایکی ئیلین. کۆیە. دەستت خۆش بێ دایکی ئیلین. وەڵامەکە زۆر دروستە. اینجا بەیانی دوای نیوەڕۆ دەتوانی پەیوەندی بکەی بە هاوکارانم تاوەکو پێت بڵێن چۆن دیاریەکە بگەێنە دەست و لە هەمان کاتژ لە ناو دەچێتە نێو تیر و پشکەوە. اینجا ئێستا کەسێکی هەڵدەبژێرین کە وەڵامی ڕاستی داوەتەوە لە کۆمنت، بەڵام بێگومان ئەو کەسە شەنسی زیاتر دەبێ ئەگەر لایڤەکە لەلایەن خۆیەوە شێر بکاتن. کۆیە هەمووی وا خەریکە دەنووسێ کۆیە. هێمن حەسەن.
هێمن حەسەن وەڵامی ڕاستی داوەتەوە لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە با ئەویش هاوکارانم وێنەی پرۆفایلەکەی بگرن بەیانی ئینشاڵڵا نامی بۆ دەنێرن مەسوجی بۆ دەکەن تاوەکو پێی بڵێن کە چۆن دیاریەکە بگەێنە بەدەستی و ناویشی دەخرێتە نێو تیر و پشک هەروەکو باسم کرد. زۆرترین کۆمنت بنووسن و شێری لایڤەکە بکەن تاوەکو شەنسی زیاترتان بێت بۆ ئەوەی ئێمە ناوت هەڵبژێرین. پەیوەندی دواترمان ئامادەیە کێمان لەگەڵا؟ کاک ئەحمەد ئەم کاتت باش؟ محەممەد کاک محەممەد باشی ئینشاڵڵا؟ باشم سپاست چۆنی؟ ئەس باشم ت چۆنی؟ گەلێک باشم سپاسم وەڵڵاهی زۆر باشین سوپاس دەکەم. کاک ئەحمەد لەکوێوە لەگەڵمانی؟ دهۆک لە دهۆکی خۆشەویستەوە. زۆر سپاس. ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک. کاک ئەحمەد پێم بڵێ جەوی دهۆک چۆنە ئێستا؟ وەڵڵاهی گەلێک خۆشە. گەلێک خۆشە. ساردە گەرمە؟ فێنکە. فێنکە. بەڵێ. دەی لەگەڵ ڕۆژوو چۆن بوون ئەمڕۆ؟ وەڵڵاهی گەلێک باش بوو. گەلێک باش بن ئینشاڵڵا هەر باش بی کاک ئەحمەد چ دەکەی لە چیەوە خەریکی چ کارەی؟ کار ئەکەم. کارەکەی لەشت ساغ بێت ئینشاڵڵا. کاک ئەحمەد کاک محەممەد ببوورە فەرموو بۆکسێکم بۆڵ بژێرە. ڕەنگی شین. ڕەنگی شین ڕەنگی دڵخوازی کاک محەممەدە لە دهۆکەوە. اینجا کاک محەممەد ژمارە یەک نەماوە لە بۆکسی شین لە 2 تاوەکو 5 ژمارەیەکم بۆڵ بژێرە. ژمارە 2. ژمارە 2 ئەوڕۆ بە تەسەسول دەڕۆین. ئینشاڵڵا. پرسیاری ژمارە 2 بۆ کاک محەممەد لە دهۆکەوە دەڵێ هەڵبژاردەی بەرازیل چەند جار نازناوی جامی جیهانی بەدەستهێناوە؟ بەرازیلە؟ بەڵێ. هەڵبژاردەی بەرازیل چەند جار نازناوی جامی جیهانی بەدەستهێناوە؟ ئەنکۆ موندیال. بەڵێ؟ مەزەدەتە موندیال؟ گەل هاری کاری تۆ 5 جارە؟ 5 جارە. گەل هاری کاری تۆ؟ وەڵڵی کاک محەممەد زۆر ئاسانە. تەواو نایگۆڕی؟ وەڵڵا گەل هاری کاری. ئەمن هاوکاری تو دەکەم کرد لە کاک محەممەد؟ خوشکی من دەڵێت 5 ئەو حەست لە تەپانە هەیە. ئەیدە زۆر باشە قسەی خوشکا خۆ مەشکێنە کاک محەممەد 100% وەڵامەکە با بێتە سەر شاشە بۆ کاک محەممەد. زۆر سپاس. دەست خۆش وەڵامەکە زۆر دروستە. 5 جار جامی جیهانی بەدەستهێناوە هەڵبژاردەی بەرازیل. سوپاس بۆ پەیوەندیەکەت بەیانی دەتوانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەیت تاوەکو پێت بڵێن کەی دیاریەکە دەگەێنە دەست و لە هەمان کاتیشدا ناو دەخرێتە نێو تیر و پشک. زۆر سپاس. اینجا با ئێستا کۆمنتێک هەڵبژێرین کە زۆرترین کۆمنتی نووسیوە وەڵامی ڕاستی داوەتەوە. کۆمنتەکان زۆرن. ماشەڵڵا کۆمنتەکان زۆرن. با کۆنتڕۆڵیش جەماعەتی کۆنتڕۆڵ هاوکاریم بکەن ئەوان بالای خۆیانەوە تیر و پشک بکەن. سەروین ئێم قادر بووە براوە کە خەڵاتی پێشکەش دەکەین و بەیانی هاوکارانم پەیوەندی پێوە دەکەن و لە هەمان کاتشدا ناوی دەخرێتە نێو تیر و پشکەوە. کۆمنتەکان ماشەڵڵا زۆرن یانی ناتوانم بە خێرایی بڕیار بدەم کە کێڵ بژێرم. هیوادارم هاوکارانم یارمەتیم بدەن. با بچینە لای پەیوەندی دواترمان ئارامان لەگەڵا. ئارا. ئالو سڵاتان لێبێ. سڵاوت لێبێ کاک ئارام کاتت باش؟ زۆر سپاس. باشی ئینشاڵڵا تەندروستیت باشە؟ بەخوای بەزیاد الحەمدولێللا. لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێرەوە تەلەفۆن دەکەم. لە هەولێرەوە تەلەفۆن دەکەی سەر هەردوو چاوانمان کاک ئارا چ دەکەی بەچیەوە خەریکی جەنابەت؟ وڵای تەلەبەمە سەفی شەشم.
پۆلی شەشی زانستی ئەوێژەی زانستی دەرستان زۆر گران نییە؟ بەڕە وەڵا گرانە بەس ئەو سار باشمان هەدەکان کەم کراوە لە کاسان بوو دەی زۆر باشەواتە شانسی بردنەوەتان زیاترە ئینشاڵڵە تۆزر خۆتان ماندوو بکەن پۆلی شەش مستەقبل دیاری ناکاتن بەڵام زۆر خۆشە کاتێک دەرەجەک دەهێنی و بەرهەمی ئەو ماندووبوونی چەند ساڵات وەردەگری وایە وەڵا ئینشاڵڵە سەرکەوتوو دەبین ئینشاڵڵە هەرچی پۆلی شەشەیە ڕەبی سەرکەوتوو بێ بە ئامینی هەر یەکێک بێ بەم ڕەمەزان و بۆ مانگی پیرۆزە کاتێک تەماشامان دەکات ئامین ئینشاڵڵە ئامین ئینشاڵڵە کاک ئارا ئینجا فەرم و ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنجی ڕەش بی کوڕە لۆ ڕەش سپی هەڵبژێرە وڵی حەزم لە ڕەنجی ڕەشێم تەواو بە دڵی خۆتە کاک ئارا فەرمووی و لە بۆکسی ڕەش ژمارەیەکم پێ بڵێ لە 1 تاوەکو 5 تاوەکو من بۆ هەڵبژێرم ژمارەیەکەیە؟ بەڵێ ژمارەیەک هەیە و نەڕۆیشتووە لە بەختی با ژمارەیەک بێ لە بۆکسی ڕەش بۆ کاک ئارا بزانین چی تێدایە پرسیارەکە دەڵێ بابێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە بەڵێ ئێستا پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە گەر هاوکارانم پرسیارەکە بخەنە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە ژمارەی بڕبڕەکانی مرۆڤ چەندە؟ ژمارەی بڕبڕەکانی مرۆڤ چەندە؟ بەڵێ وەڵاهی ڕەحمەتە ئەگە هەندێک یارمەتیم دەی ئەتو ژمارەت بڵێ بە دڵنیاییەوە هاوکاری دەکەم وڵی نازانم تەقریبەی چەند برێم ژمارەی بڕبڕەکانی مرۆڤ چەندە؟ لە زانستی و حتمما خوێندیتان 33 دوا وەڵامە؟ وڵای ئەگەر هاوکاریم کەی چکە ئاکید نیمە ڕاستی باشە ئەمن پێت دەڵێم با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە دەست خۆش وەڵامەکەت زۆر ڕاستە 33 خۆت خەلەت مەکە سپاس بۆ پەیوەندیەکەت کاگارا لە هەولێرەوە زۆر سپاس بۆ تۆ بەیانی دواییەوە دەتوانانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەی تاوەکو پێت بڵێن چۆن دیاریەکە بگەنە دەستت بەر لەوەی بچینە لای پەیوەندی دواترمان دەمێت زۆر سپاسی سپۆنسەرەکانمان بکەین ئەتاسایی کە بە خەڵاتی ئاڵتونی بەشدارە لەگەڵمان و ڤێننا بەچەند خەڵاتی ئەڵماسی و سۆنگڵ لایت بە ڕووناکەرەوە هۆم ئیستانبول و هەروەها کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و M سنتەر بۆ مۆبایلی آیفۆن 15 هەروەها MG سیارێکی 0 کیلۆمەتری مۆدێل 2024 ئامادە کردووە کە لە 29 سێوەروا سێزەی 4 لە تیر و پشکدا بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت جیا لەوەی ئێمە ڕاستە خۆ کاتی وەڵامی ڕاست دەزانی دیاریتان پێشکەش دەکەین اینجا با کەسێک هەڵبژێرین کە کۆمنتی نووسووە لە کۆنتڕۆڵ هەڵیان بژاردووە ئەگەر ناوەکەیم پێ بڵێن محەممەد حوسێن بوو بە خاوەنی بوو بە براوە بە زانینی وەڵامی ئەم پرسیارە کە زۆرترین کۆمنتی نووسیوە زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان هەروەکو باسم کرد زۆرترین کۆمنتی نووسیوە و بە وەڵامی ڕاست بێگومان ئەو کەسانی کە شێر دەکەن شێری لایڤەکە دەکەن هەلی بردنەوەیان زیاترە کە هەڵیان بژێرین ئێمە و سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ پەیوەندیەکانتان با بچینە لای پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا سوهاممان لەگەڵا سوهام خانم کاتت باش ئەو کاتت باش بەڕێزمە تو کوی باسی وەڵا ئەمن باشم ئەتو کوی باشی ئینشاڵڵا خۆش بی تەندروستیت باشە وەڵا زۆر باشم ئێوە ئەمەش باشین هەموو لایەک باشین سپاستان دەکەین ئینشاڵڵا سوهام خان لەکوێوە لەگەڵمانی لە شاری کۆیە لە شاری کۆی خۆشەویستەوە ڕێزم هەیە لە بۆ هەموو خەڵکی کۆیە خۆش سەلامەت بی مەمنون سپاس دەکەم ئەمە سپاسین گۆ دەکەین کە بە دیار ئێمەوە دانیشتون سپاس دەکەم مەمنون سوهام خان بە چیەوە خەریکی وەڵام مۆزەفم بەڵێ مۆزەفی لە شت ساغ بێت ئینشاڵڵا ئەی لەگەڵ ڕەمەزان چۆنی باش دەڕواشین ئەیمانیا ڕەمەزانێکی زۆر خۆشە ئایلە وەڵا ڕەمەزانێکی زۆر خۆشە ئینشاڵڵا مانگێکی مبارەکە و پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان ئینشاڵڵا ئینشاڵڵا لەگەرە توش زۆر سپاس دەکەم سوهام خان فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە ژمارەکان تا چەماینە تۆ ڕەنگێکم بۆ هەڵبژێرە لە بۆکسەکان ئەگەر بۆکسەکان نیشان بدەین فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی پەمەیی
ڕەنگی پەمەیی بۆ سوهام خان با بێنین دەڵێ اینجا سوهام خان لە بۆکسی پەمەیی 5 پرسیار هەیە بەرێ بەدڵی خۆت لە ژمارە 1 تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ ژمارەیەک ژمارە 1 بەرێ با پرسیاری ژمارەیەک بێتە سەر شاشە بۆ سوهام خان تاوەکو منیش بۆی بخوێنمەوە هونەرمەند عەلیمەردان خەڵکی کام شاری کوردستانە شاری سلێمانی شاری سلێمانی بەرێ شاری سلێمانی دوا وەڵامتە نایگۆڕی خۆرەسانی هەیە زۆر ئاسانە پرسیارەکە هەولێرە ئەوجا سۆهام خان ئەتوو بە دڵنیاییەوە ها دڵنیا بۆ وەڵامێکم پێ بڵێ ئینجا بە دواتریش هاوکارانم وەڵامی ڕاست بێنە سەر شاشە هەولێر هەولێر دواوەڵامی سوهام خانە بە وەڵامی ڕاست ببینین بەداخەوە سوهام خان خەڵکی شاری کەرکووکی خۆشەویستە بەداخەوە وەڵامەکەی نەزانی سوپاس بۆ پەیوەندیەکەت سوهام خان لە کەرکووک لە کۆی خۆشەویستەوە هاوکارانم پێم دەڵێن ماهیر جەمال کۆمنتی ڕاستی نووسیوە بوو بە براوە کە هاوکارانم هەڵیان بژاردووە سوپاس بۆ کۆمنتەکانتان بە وەڵامی ڕاست بێگومان ئەو کەسانی کە شێری لایڤەکە بکەن هەلی بردنەوەیان زیاترە هەلی ئەویان زیاترە کە ئێمە کۆمنتەکانیان هەڵبژێرین با بچینە پەیوەندی دواتر سوفیان السلام عليكم. عليكم السلام باشی کاک سوفیان باشی خوشی من حال باشە زۆر باشم سوپاس دەکەم ئێوە چۆنن بەڕێزی سواز بۆپای گەورە بوو بورە وڵات جەماعەتی کۆنتڕۆڵ موبایلەکەم پاو نەبوو حسێن شکورە ببوورە تێنەگەیشتم ناوەکەم حسێن شکورە سوفیان شکر حسێن سوفیان حوسێن ناوت حوسێنە بەڵێ بەڵێ باشە کاک حوسێن کاک حوسێن لەکوێوە لەگەڵمانی لە شارێکەوە بێنیمان پێوە لە چەمچەماڵی ئازیزەوە سەر هەردوو چاوانمان کاک حوسێن چکارەی بەچیوە خەریکی بۆماندووبوونتانەکەین وەڵایی کاسم دادی من لەشت ساغ بێت ئینشاءڵڵا ئێمەش زۆر سوپاسی ئێوە دەکەین ئینشاءڵڵا مانگی ڕەمەزانیش مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ ئەجمعین ئینشاءڵڵا هەموو کورد و کوردستان ئامین ئامین کاک حوسێن فەرموو ڕەنگێکم بە هەڵبژێرە وەڵاوە لە ماڵەوە دەڵێن با ڕەنگیشین بێ لە مەجا قسەی ماڵەوە چۆن دەشکێندرێ کاک حوسێن ئەی چۆن بێ ئەدیکۆ ئەدیکۆدادی من دەی لەشتان ساڵ بێن ئینشاءڵڵا خوا لێکتان نەکا منداڵتان هەیە ئەرێ وەڵا منداڵێکمان هەیە خوا لێتان نەستێنێ ئینشاءڵڵا ئینجا کاک حوسێن لە بۆکسی شین سێ پرسیار ماوە ژمارە 3 و 4 و 5 دەبا ژمارە 3 بێ با ژمارە 3 بێ گوتم ئەوڕۆ بەشداربووەکانمان هەمووی بە تەسەسول دەڕوا پرسیارەکە دەڵێ زەوی چەند کیشوەری هەیە کیشوە قارەواتە کاک حوسێن کیشوەری ئەفریقیا کیشوەری ئاسیا کیشوەری ئەوروپا کیشوەری ئوسترالیا غەڵەت نە من چوارە غەڵەت نائێ عەفو شەشە شەشە یان شەش ئەگەر هاوکاریشمان پێی سوپاس دەکەین وەڵڵاهی هێجا من هاوکاریت دەکەم پێم بڵێ 6 دوا وەڵامی بەڕێستا شەش بەڵێ نایگۆڕی دەبا دایکی منداڵان لەوەشیان هاوکاریت بکە دایکی منداڵان هاوکاریمان بکە وەڵام خۆی کیشوەری ئاسیا و ئەفریقیا و ئەوروپا و ئوسترالیا و ئەمریکا شمالی و ئەمریکا جنوبیە شەشە غەڵەتە بوون کاک حوسێن بە ڕەقەم پێم بڵێ بە ژمارە پێم بڵێ زۆر نزیکت کردەوە با حەوت بێ با حەوت بێ ئەمن دەڵێم لە حەوت زۆر نزیکت کردەوە با حەوت بێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ دەست خۆش حەوتە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک حوسێن لە چەمچەماڵەوە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت
وەیس کەریم هاوکارانم پێم دەڵێن وەیس کەریم لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە کە هەڵیان بژاردووە تاوەکو دیاری پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ وەیس کەریم کە زۆرترین کۆمنتی نووسیوە بە وەڵامی ڕاست و لایڤەکەی با بچینە پەیوەندی دواترمان. کاک غازی ئەم کاتت باش. هەموو کات باش چۆنی باش هاتوونی بەڕێز زۆر باشم ئێوە باشن ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم سەرکات دووبێ. زۆر سپاس دەکەم. کاک غازی چ دەکەی بە چیەوە خەریکی؟ کاسبین کاسبی لەش ساغ بێت ئینشاءڵڵا. کاک غازی لە کوێوە لەگەڵمانی؟ خەبات. بەڵێ؟ خەبات. لە قەزای خەباتەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی خەبات. کاک غازی فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی سپێ. سپی. بەڵێ. بزانین بۆکسی سپی بۆ کاک غازی فەرموو ژمارەیەکیشم بۆ هەڵبژێرە لە بۆکسی سپی. یەک. پرسیاری ژمارە 1 بۆ کاک غازی دەڵێ زیرەکترین بوونەوەری دەریایی چییە؟ کامەیە؟ دۆلفین. دۆلفین. دڵنیای؟ بەڵێ. تاو زۆر دڵنیایی و نایگۆڕی کاک غازی؟ وڵی ئەوەی زانی بێتم دۆلفینە بەس دەگە هاوکاری تۆش دۆلفینێکشە. وا بزانم خەڵکی خەبات زۆر خەریکی ماسی و ڕاوی ماسی ئەو شتانن بە حوکمی ئەوەی کەوا ئاوی لێیە. بەرمەگەوێتە سەر ڕووبارانی بە ماسی بەناوانگە. وانە؟ بەڵێ. تەواوە بە دۆلفین دوا وەڵامتە کاک غازی؟ بەڵێ. زۆر باشە هاوکاران وەڵامی ڕاستیان خستە سەر شاشە. دەستت خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە. وەڵامەکەت زۆر ڕاستە. سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک غازی و کۆمنتی ڕاست کە وەڵامی ڕاستی نووسیوە لە کۆمنت. گوڵاڵە عەلی وەڵامی ڕاستی. گوڵاڵە عەلی وەڵامی ڕاستی نووسیوە لە کۆمنت و هاوکارانم هەڵیان بژاردووە. دەمێت زۆر سپاسی سپۆنسەرەکانمان بکەین. سپۆنسەرەکانی دیمەن تیڤی MG بە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدێل 2024 هەروە M سنتەر بۆ مۆبایلی آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG کە چەند سەلاجە و خەسالە و TV و مایکرۆ و کۆمەڵێک بابەتی دیکەی ئامادە کردووە. هەروەها هۆم ئیستانبول بە چەندین خەڵاتی جۆرا و جۆر و هەروە سۆنگۆڵ لای بە چەند ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و لە هەمان کاتدا ئەتاسای چەند خەڵاتی ئاڵتونی و وێنە بە چەندین خەڵاتی ئەڵماسی بەشداری کردووە. سپۆنسەرەکانمان شتی زۆر تایبەت و گرانبەیان بۆ ئامادە کردوون کە 29 لە فامیلی مۆڵ لە ڕێی تیرپشکۆ ئەنجام دەدرێ و لە هەمان کاتدا 4 دووبارە ئێمە تیرپشک ئەنجام دەدەین و ئەو بابەتانەی کە باسم کرد لە خرێتە نێو تیرپشکەکەەوە بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت بۆ هەرێک لە ئێوە کاتێک پەیوەندی دەکا و وەڵامی ڕاست دەداتەوە بێگومان ئێمە دیاری پێشکەش دەکەین و جیالەوەی دیاری پێشکەش دەکەین ڕاستە خۆش ناوی دەخێنە نێو تیرپشکەوە کە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆری تێدایە بابەتەکانمان هەمووی گران بەهان. هیوادارم و ئەو کەسانەشی کە کۆمنت دەنووسن بە وەڵامی ڕاست ئێستا بۆ کاتژمێرێک کە ئێمە لایڤمان کردوتەوە دەتوانی زۆرترین کۆمنت بنووسی وەڵامی ڕاست بدەیتەوە و لە هەمان کاتدا لایڤەکە شێر بکەی لای خۆت. ئەوە هاوکارانم لە کۆمنت لە کۆنتڕۆڵ ناوێک هەڵدەبژێرن کە وەڵامی ڕاستی داوەتەوە. زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان. هەروەها دەمێت شتێکی دیکەتان بەبیر بێنمەوە کە بەیانی دەکاتە 15 ڕۆژی هەینی لە فامیلی مۆڵ ستافی گەرمە سارد ئامادە دەبێ نمایشی خۆیان دەکەن کاتژمێرنەوە لەوێ ئێوەش دەتوانن بڕۆن لەوێ لە نزیکەوە کاتێکی خۆش بەسەر ببن هەروە لە نزیکەوە ئەکتەرەکانمان ببینن لەوێندە. هیوادارم کاتێکی خۆش بەسەر ببن. هەروەها دەمەوێت شتێکی دیکەشتان پێ بڵێم دەتوانن لە ڕێگەی یوتیوبەوە سەری تەواوی پرۆگرامەکانی کەناڵی دیمەن تیڤی بکەن دەتوان لای خۆتان سەبسکرایبی بکەن و دووبارە زۆر سپاس بۆ بینەربوونتان. ئێستا دەچمە لای پەیوەندی دەمێت زۆرترین پەیوەندی وەرببگرم بۆ ئەوەی زۆرترین خەڵات ببەخشین. ئازادمان لەگەڵا کاگ ئازادم کاتت باش. ئەم کاتە باشتر و خۆشتر خوشکامەتیا چاوانی برێتە باشی؟ ئەمن گەلک باشم کاگ ئازاد تو چاوانی باشی؟ والله ئەس گەلە باشە مەزانجا الحەمدلله ئەزێ ڕەمەزان ئێستا پیرۆستیان برا گەلک مەمنونم کاگ ئازاد ڕەمەزان لە تۆ خانەوادەکەشت پیرۆز بێ ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان.
زۆر سپاس بۆتە برا زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ کاگازاد لەکوێوە لەگەڵمانی؟ والله لە دهۆکێ. لە دهۆکی ڕەنگینەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک. زۆر سپاس ڕێزە حەمەد بوو ژیانە برا. ڕێزە دهۆکی هەموو بووە هەنە. گەلە سپاس بۆ هەمیە خەڵکی دهۆکێ. کاگازاد چ کارێتە چ شول دکەی؟ وەدەیە شۆفێری تەکسیەنە. شۆفێری تەکسی لەشت ساغ بێ ئینشاءالله کاگازاد. سپاس بۆتە. کاگازاد لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ خدا الحمدلله باشە حتا لەگەڵی گەلە باشە. گەلێک باشە لەشت ساغ بێ ئینشاءالله کاگازاد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بڵێ ڕەنگی زەر بیتن. ڕەنگی؟ زەر. ڕەنگی زرد بۆ کاگازاد بزانین چی تێدایە بۆکسی زرد بۆ کاگازاد. اینجا کاگازاد 5 پرسیارمان هەیە لە بۆکسی زرد لە 1 تاوەکو 5 ژمارەیەکم بۆڵ بژێرە. بڵێ یعنی هەر پێش پرسیارمانەوە؟ بەڵێ هەر 5 پرسیارمایە. ئەمە بڵێ پرسیارە سێ بیتە سێ. پرسیارە سێ بیت ئەوە بەڵێ. باش با پرسیاری سێ بۆ کاگازاد بخوێنمەوە دەڵێ سرودی نەورۆز هیکەیە؟ پیرەمێری. پیرەمێر. دواوەڵامتە کاگازاد؟ وەڵام ئەخیر ئەمە پیرەمێرە. دڵنیای؟ بەڵێ. دەست خۆش بێ وەڵامەکە زۆر دروستە. کاگازاد کەمێک کۆپلێک لەو سرودەمان بۆ ناڵێ؟ بەداخۆ کاگازاد یەکسەر پەیوەندیەکەی داخست. سپاس بۆ پەیوەندیەکەی و بەیانی دوایەوە دەتوانێت پەیوەندی بکە. هاوکارانم پێی دەڵێن کەوا چۆن دیاری دەدەنە دەستی. دەمەوێت بزانم کێ وەڵامی ڕاستی داوەتەوە لە کۆمنت؟ مەڕوان بی محەممەد وەڵامی ڕاستی داوەتەوە لە هاوکارانم لە کۆنتترۆل هەڵیان بژاردووە کە وەڵامی ڕاستی ئەم پرسیارەی داوەتەوە. با بچینە لای پەیوەندی دواترمان. کاک سامی ئەم کاتت باش؟ ئەم کاتەوە کاتێک باش بەڕێزم چۆنی باشی؟ زۆر باشم ئێوە چۆنن باشن ئینشاءڵڵا؟ سەلامەت بی مەمنونم سپاس بۆ ئێوەی بەڕێز هەرساق و سەرکەوتوو بنی شەڕێوە چۆنن؟ وەڵڵا ئێمە زۆر باشین ئێوە باشن ئینشاءڵڵا؟ الحەمدولله شکر بۆ خوای گەورە هیوادارم شار باش سەرکەوتوو بن. زۆر سپاست دەکەم. کاک سامی لە کام شارەوە لەگەڵمانی؟ لە دهۆک. لە دهۆکی خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک. باستان دەکەم بە ناوی خەڵکی دهۆکشەوە بەڕێزن. گەلێک مەمنون. کاک سامی چ کار دەکەی چ دەکەی بە چیەوە خەریکی؟ وەڵایی نابینامە من. نابینایی لەشت ساغ بێ. زۆر سپاس بەڕێزی. کاک سامیم؟ بەڵێ. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سوور بێ ئەم جارە. ڕەنگی سۆر. کاک ڕەنگی سۆر بۆ کاک سامی. بەڵێ. اینجا کاک سامی ئەوە هاوکارانم پێم دەڵێن دیاری تەلەڤیزیۆنە بۆ تۆ ئەگەر وەڵامەکەی نەشزانی ئمە دیاری تەر پێشکەش دەکەین. دەستان خۆش بار سەرکەوتی بن. زۆر سپاس. ڕێزم بۆ هەموو کارمەندان و هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی دیمەن هەیە. زۆر سپاس دەکەین کاک سامی لە دۆکی خۆشەویستەوە. مەمنونم. ئێمە دیاریت پێشکەش دەکەین بەیانی دەتوانی دوای نیوەڕۆ پەیوەندی بە هاوکارانمەوە بکەی بەبێ پرسیار و هەروەها ناویش دەخرێتە نێو تیرروپشی کە کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەهای تێدایە. دەستان خۆش بێ موافق و سەرکەوتوو بن ئینشاءالله. گەلێک مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سامی لە دهۆکەوە. با بزانین پەیوەندی دواترمان دایکی ئەنەس. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دایکی ئەنەس چۆنی باشی ئینشاءالله؟ باشی گوڵی من دەستخۆشی و بەرنامەجوانە دەکەم. زۆر سپاس دەکەم. ئێوە باشن؟ سەلامت قوربانی تۆ مەمنونی گیانی من. دایکی سامی چ کار دەکەی بە چێوە خەریکی؟ وەڵای ئافرەتی ماڵم خوشکە بەڕێز لەشت ساغ بێت ئینشاءالله. لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان چۆنی؟ الحەمدولله زۆر باشم سپاس بۆ خوای گەورە. زۆر باشی زۆر سپاس. دایکی سامی لەکوێ؟ دایکی ئەنەس ببوورە دایکی ئەنەس لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانی گیانەکەم. لە سلێمانی خۆشەویستەوە دایکی ئەنەسمان لەگەڵا. دایکی ئەنەس فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە.
ڕەنگی سەز خوشکە جوانەکەم. ڕەنگی سەوز بۆ دایکی سامی بزانین ڕەنگی سەوز چەند ژمارە ماوە. لە ڕەنگی سەوز دایکی ئەنەس ژمارە 1 ڕۆیشتووە. اینجا لە 2 تاوەکو 5 بە دڵی خۆت ژمارەیەکم پێ بڵێ. ژمارە 3 دەی خوشکەکەم. ژمارە 3 بۆ دایکی ئەنەس لە سلێمانیەوە بابێتە سەر شاشە بۆی بخوێنینەوە. ژمارە 3 دەڵێ کۆماری کوردستان لە ساڵی چەند دامەزرا؟ زەحمەت نەبێ ئەتوانیت بە ئەختیار بۆم بێنیتەوە؟ بەڵێ ئەختیارم بۆ دانی عەزێت نەبێ؟ ئەتوو وەڵام کۆماری کوردستان لە ساڵی چەند دامەزرا؟ یارمەتیم بە خوشکە بە ڕێزەکەم. بەسەر هەردوو چاوم یارمەتی دەدەم دایکی ئەنەس ئەتوو وەڵامێکم پێ بڵێ پێ دەڵێم بیگۆڕا یان مەیگۆڕا. ساڵی 1960 بێبە من ئەو ئاڵێمی تر ئەگەر نانا کەمی بکەوە دایکی ئەنەس زۆرە. ساڵی 1970 دایکی ئەنەس ئەتوو گوتت 1960 گوتم کەمی بکەوە. کۆماری کوردستان بەڵێ کۆماری کوردستان لە ساڵی چەند دامەزرا؟ 1946 لای ئێمە وایەتی نازانم لای ئێوە وایە لای هەموو کوردستانە هەر ئەوها مەبەستمەوەی ئەو نەکە لە بەردەستمانایەوە زۆر ڕاستە زۆر دایکی ئەنەس وەڵامەکەت زۆر ڕاستە. 1946 کۆماری کوردستان دامەزرا. سوپاس بۆ پەیوەندیەکەت بۆ دایکی ئەنەس لە سلێمانیەوە. بەیانی دوای ڕۆ دەتوانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەیت. ئاکەم عەلی وەڵامی ڕاستی لە کۆمنت داوەتەوە. هاوکارانم هەڵیان بژاردووە کە ئێستا کۆمنتی نووسیوە. ئێوەش دەتوانن بەردەوام بن لە کۆمنت نووسین. زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاستاوەکو زووتر ناوتان ببینرێ و هەڵتان بژێرن و بێگومان ئەو کەسانی کە لایڤەکە شێر دەکەن هەلی بردنەوەیان زیاترە. پەیوەندی دواترمان کێیە؟ فێنک خانم کاتت باش. کاتی تۆش باش زۆر سوپاس. باشی دڵەکەم. والله باشم زۆر سوپاس. تەندروستیشت باشە ئینشاءڵڵا. والله باشم زۆر سوپاس. تۆ چۆنی؟ والله منیش باشم زۆر سوپاس دەکەم. بەرنامە و لێکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم. زۆر سوپاس دەکەم فێنک خان. والله ئەگەر نەرێت یارمەتیوێکی کە بەخوا کەناڵی ئەوەی تۆمان نییە و کەناڵەمان نی. بەسەر هەردوو چاوم لە لایڤەکەوە خەریک بوون سەیرتان دەکرد؟ والله هەر ڕقەمەکەی یاتێم خەتم لەوە تەلەفۆنە بۆکەم. دەی زۆر باشە فێنک خان دیارە بینت زۆر خۆشە لەگەڵ خەسووت. والله سپاس بەخوا عیبمان نی. دەی ئینشاءڵڵا تازە بووکی یان لە مێژە بووکیانی؟ والله 11 ساڵە بەیەکەوەی. 11 ساڵ ماشەڵڵا تەمەنەکە. ئەرە والله لەشتان ساغ بێت ئینشاءڵڵا هەر باشە. ئەرە والله زۆر باشە لەشتان ساغ بێت ئینشاءڵڵا خوا لە یەکتان نەکا. خەمت نەبێ هاوکاریەکی باشت دەکەم مادەم خەسووشت ڕقەمەکەی دایتەت و هەروە دانێ فێنک خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. چی ڕەنگ ماوە؟ واللهی هەموو ڕەنگەکانمان هەیە سوور، پەمەیی، سەوز، زەرد، شین، پرتەقاڵی، ڕەش و سپیش. با پەمەیەکە بێ. با پەمەیەکە بێ. باشە اینجا فێنک خان لە بۆکسی پەمەیی 4 ژمارەمان ماوە 2 3 4 5. با 5 بێ. فێنک خان بەتەنیای کەست لایە؟ نەوەڵا کەسم لا نییە. دە زۆر باشە خۆم هاوکاریت دەکەم. با پرسیارەکە بۆ فێنک خان بخوێنمەوە. پرسیارێکی دینی زۆر ئاسانە. دەڵێ ژمارەی سوورەتەکانی قورئانی پیرۆز چەندە؟ ژمارەی سوورەتەکانی ئەختیاری نییە؟
ناوەڵڵا اختیاری نییە ئەتو ژمارەك بڵێ من هاوکاری دەکەم با 104 دەبێت 114 ئاەت بەڵێ 114 سوورەت ببورن بەڵێ 114 دو وەڵامتە بەڵێ با وەڵامی ڕاست ببینین دەست خۆش بێ 114 سوورەتە وەڵامەکەت زۆر دروستە سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هاوکار دوای نیوەڕۆی بەیانی دەتوانی پەیوەندی بکەی هەرچەند کەناڵەکەی لا نەبوو بەڵام هیوادارم خەسووی ئێستا تەماشامان بکە و پێی بڵێ کە بەیانی پەیوەندیمان پێ بکاتەوە تاوکو پێی بڵێن چۆن دیارەکە بگەیەنینە دەستێ شوان بەرواری هاوکارانم پێم دەڵێن کا لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە بۆ ئەم پرسیارە سوپاس بۆ شوان بەرواری و هەروەها ئێوەش دەتوانن لە لایڤی فەیسبوک خۆشەویستان دەتوانن لە لایڤی فەیسبوک سیر بکەن شێر بکەن لای خۆتان زۆرترین کۆمنت بنووسن وەڵامی ڕاست بدەنەوە ئێمە لە هەر پرسیارێک کە دەیکەین کەسێک هەڵدەبژێرین جیالەوەی دیاری پێشکەش دەکەین ناویشی دەخرێتە نێو پیر و پشکەوە پەیوەندی دواترمان شێماخان دەستخۆشی بۆ بەڕێوەبەری کاک ئازادەم کاتت باش ئەم کاتەوە باش دەست و خۆش بە شێماخان عەلەیکم سەلام زۆر سپاس دەکەم کاک ئازاد لەکوێوە لەگەڵمانی وەڵام من لە هەڵەبجەی شەیدۆ لە هەڵەبجەی خۆشەویستەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو خەڵکی هەڵەبجە کاک ئازاد ئێمە زۆر ڕێزمانێت دەستخۆشی بە بەرنامەکەشتانەکەین زۆر سپاسانەکەین زۆر سپاسان دەکەین کاک ئازاد چ دەکەی بەچیەوە خەریکی وەڵام من پێشمەرگەم پێشمەرگەی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا کاک ئازاد جەوی هەڵەبجە چۆنە ئێستا جەوەکەی ساردا گەرمی کردووە وەڵا شەو تۆزێ ساردە بەس ڕۆژ دووسێ ڕۆژە خۆشە وەڵا بەڕاست سێ ڕۆژەکەی خۆش کردووە بەڵێ لەشتان ساغ بێت ئینشاءڵڵا کاک ئازاد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە وەڵا من ڕەنگی سەوز ڕەنگی سەوز بۆ کاک ئازاد با بزانین پرسیارێکی تێدا ماوە کاک ئازاد ژمارە 2 4 5 لە بۆکسی سەوز ماوە من ژمارە 4 وەڵا خاتون ژمارە 4 با پرسیاری ژمارە 4 بێتە سەر کاک ئازاد بەڵێ بینت لەگەڵ پەند و پەندی پێشینان و ئەوانە کووە وەڵی باش نیفەگەڵانە شەڵا پرسیارکی وەرشی بایە وەڵڵاهی خۆت و شانسی خۆت زۆر ئاسانە زۆر ئاسانە پەندەکە زۆر قڕس نییە دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ بۆ بڕین باشە نەخێر دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ چ دەبێ کرماڵ دەبێ بەڵێ کرماڵ دەبێ کرمۆڵ دەبێ بەڵێ یعنی چی کرمۆڵ دەبێ وەڵی نازانم ئەگەر ڕاستەیە ئەتوو شتێکم پێ بڵێ بە ئاسانکاری لە بۆ بکەم دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ چی لێ دێتە ناشکێ کاک ئازاد بەڵێ بە ئاسانکاری لە بۆ بکەم دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ 100 ساڵ دەژی 1000 ساڵ دەژی 100,000 ساڵ دەژی 100 ساڵ دەژی 100 ساڵ دەژی دوا وەڵامە نایگۆڕی 1000 ساڵ 1000 ساڵ با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بۆ کاک ئازاد دەستان خۆش بێ زۆر سپاس تەمەنی 1000 ساڵ دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ 1000 ساڵ دەژیتن واتە تەمەنی زۆر درێژ دەبێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئازاد لە هەڵەبجەوە ئەگەر هاوکارانم پێم بڵێن عەبدولخالق چۆمانی لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە بۆ ئەم پرسیارە هاوکارانم هەڵیان بژاردووە لە کۆمنت اینجا سوپاس بۆ کاک ئازادیش بەیانی دوانی ڕوو دەتوانی پەیوەندی بکە بە کەناڵەوە تاوەکو پێ بڵێن کە چۆن دیاریەکە بگەێنە بەدەستی و هەروە ناویشی دەست دەخرێتە نێو تیر و پشکەوە باوکی ئەمینمان لەگەڵا بڵاو لێ بێ شەو باش شەو باشتر باوکی ئەمین باش ئینشاءڵڵا
باڵێ باسیێکم خۆسان لێوەیکم جارە لە با دەجوانە ئەم سوزیێنە بەزارێ لەگە بۆرگیرە باوکی ئەمین وەڵڵاهی داوای لێبوردن دەکەم زۆر حاڵی نەبووم لێت ئەمە زۆر خۆسانم پەیوەندەکەم بۆرگیرە بەزاری بکەن لەم کەناڵە زۆر سوپاس دەکەین ئێمە خۆشحاڵتر بووین بە پەیوەندیەکەت باوکی ئەمین باڵێزی خۆسانم ڕانگا چ ڕەنگە ماوە بەڵێ با ڕەنگی سپی بێ ڕەنگی سپی بێ باوکی ئەمین زۆر پەلەیەتی وەڵڵا خێرە ئیشت هەیە وەڵی لە سەبەکەمە زایی بەلەوە تەلەفۆنەکەم بوڕێ دەی زۆر باشە مادەم بازوز و ئیشەکەمان بکەینەوەکو پەیوەندیەکەت بچڕێ باوکی ئەمین باڵێزی فەرمو ژمارەیەکم پێ بڵێ لە 2 تاوەکو 5 باوکی ئەمین با ژمارە 5 بێ با ژمارە 5 بێ پرسیاری ژمارە 5 خێرا بێتە سەر شاشە بۆ باوکی ئەمین درێژترین ڕووبار لە جیهاندا ناوی چییە؟ درێژترین ڕووبار باوکی ئەمین باڵێ درێژترین ڕووبار لە جیهان ناوی چییە؟ باڵێ نیلە نیلە باوکی ئەمین لە چکام شارۆ لەگەڵمانی؟ لە کەلارۆ لە کەلاری خۆشەویستەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی کەلارە ئەوەندە شتەکەمان بەم شەوەشی کرد لەبیرم چوو برم خەرچی چێندەری زۆر سپاس باڵێزی ئەختیار مجێری هاوکاریمان بکەین بەس سەر هەردوو چاوم با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بۆ باوکی ئەمین دەست خۆش بێ باوکی ئەمین وەڵامەکە زۆر دروستە گوتی شەبەکەمان تەواونێ لۆیە ویستم نەمیست مشەوەشی بکەم سپاس بۆ پەیوەندیەکەی باوکی ئەمین یوسف ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە هاوکارانم هەڵیان بژاردووە زۆر سپاس بۆ کۆمنتەکەت و بەیانی ئێوە دەتوانن پەیوەندی بکەن دوای نیوەڕۆ بە کەناڵەوە تاوەکو پێتان بڵێن کە چۆن دەتوانن دیاریەکانتان پێشکەش بکەن و دەمەوێت دووبارە زۆر سپاسی سپۆنسەرەکانمان بکەین هۆم ئیستانبول کە چەندین خەڵاتی جۆراجۆری ئامادە کردووە و سۆنگل لایت بە چەندین ڕووناکەرەوەی جیاواز ئەتاسای کە چەندین خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی و هەروە کۆمپانیای خۆشناو بە چەندین بابەتی LG و ئەم سنتەر بۆ مۆبایلی آیفۆن 15 و لە بیر نەکەین 13/4 ئێمە تیرروپشک دووبارە ئەنجام دەدەین جیالەوەی 29 تیرروپشک ئەنجام دەدرێت لە تیرروپشکی 13/4 ئۆتۆمۆبیلێکی MG 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کراوە واتە ئێوە تا کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز هەلی ئەوەتان هەیە کە ببنە براوە بە پەیوەندیکردن بە ئێمە و زائیدەن دەتوانن کۆمنت بنووسن و لایڤەکانمان شێر بکەن لای خۆتان و هەروەها دەتوانن لە یوتیوبەوە سەیری تەواوی بڕگۆ بابەتەکانمان بکەن لە لای خۆتانەوە سەبسکرایبی بکەن زۆر سپاس بۆ بینەربوونتان بچینە پەیوەندی دواتر باوکی هەدیە ئەم کاتت باش خەنجام کاتە باش کرد باشمە توکوی باشی والله باش نخواه بزار تو چونی باش کرد والله ئەمین باشم زۆر سپاس دەکەم باوکی هەدیە لە کەم شارەوە لەگەڵمانی لە سلێمانیەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی باوکی هەدیە چ کارەی بەچیەوە خەریکی والله کەمەندامی زۆر سپاس دەکەین کە تۆ بەدیار پرۆگرامەکەمانەوە دانیشتووی و بینەرمانی باوکی هەدیە باوکی هەدیە فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە سەوس لە بۆکسی سەوز باوکی هەدیە ژمارە 2 5 ماوە ژمارە 5 با پرسیاری ژمارە 5 بۆ باوکی هەدیە بخوێنمەوە چەند ماسوولکە لە جەستەی مرۆڤدا هەیە 360 دڵنیای دڵنیانی باشە باوکی هەدیە بی وەڵامەکەت بگۆڕە کەمتریان زیاترە ناوەڵا زۆر زیاترە 460 با ئەمن اختیارت بدێمێ باوکی هەدیە 620 630 640 620 و 620 620 630 640
باشە 120 بێت باشە 620 بێ وەڵامی ڕاست با ببینین. شەشسەد و بیست ماسوولکەیە باوکی هەدیە وەڵامەکە زۆر زۆر دروستە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە سلێمانی خۆشەویستەوە. دەستەکانە خۆش دەستەکەوت ئینشاءالله. زۆر زۆر سپاست دەکەم بە ئەو کەس کێیان هەڵبژاردووە لە کۆمنت هاوکارانم ئەگەر پێم بڵێن کەس وەڵامی ڕاستی نەنووسیوە تاوەکو ئێستا پێم دەڵێن تازە تەواو ئێمە وەڵامی ڕاستمان گۆ بە ئەم پرسیارە بڕواتم چینە پەیوەندی دواترمان. ئەلو تەباخانم کاتت باش شەباز خوشی ئەسیزم باشم دڵەکەم تۆ چۆنی؟ قوربانێتە من باشم بە یام تۆ سەزە فامدان لە باسی داوی دەستخۆش بۆ برا بەڕێزە لە بەس پێنجەکان جیانی من زۆر زۆر خۆشحاڵ بم بۆ یەکەم جار لە قەزای خەلیفانەوە جیانی من. زۆر زۆر خۆشحاڵم وەبزانم یەکەم جارە لە خەلیفانەوە پەیوەندیمان پێوە بکرێت تەباخان زۆر خۆشحاڵ بووین. من خۆشحاتون جیانی من وەڵا لاوتێ یەکەم بەرنامە هەوڵ ئەدەم سپاس بۆ خۆی گەورە ئەم شتە پەیوەندیەکەم بۆ عاشر بوو. زۆر زۆر سپاس بۆ خوا ماشەڵڵا پەیوەندیەکان زۆر زۆرن بەڵام ئێمە بە درێژایی ڕەمەزان بەردەوام پرۆگراممان دەبێت بۆیە نیگەران مەبن ڕۆژێک ئینشاءڵڵا ناوی هەرێکێکتان بێ دەربچێ و پەیوەندی بکەن. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا تیانی تەباخان چکارەی بەچێوە خەریکی؟ والله کچی ماڵەوە کچی ماڵەوەی لەشت ساغ بێن ئینشاءڵڵا ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ بەڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحەمدولیلا سپاس بۆ خوای گەورە جەوەتی زۆر خۆشە بەس لای ئێمە ساردە. لای ئێوە ساردە جەو کێشان گەرم نەبووە. بەڵێ دەی زۆر باشە ئەی بزانم خوارد نوشتی خۆش دروست دەکەی؟ ئاری وەڵا بێوە ناخۆش. بێ ئۆڵڵاهی بێ ئێمە خۆش چ بێ ئەگەر بێ ئێمە ناخۆش بی نایخۆی. ڕۆژێک لە خزمەت دادەوە. زۆر زۆر سپاس دەکەم ڕێزوان هەیە بۆ هەموو خەڵکی خەلیفان زۆر میوان دۆستن. بەڵێ بێگومان زۆر سپاس دەکەم گیانی من هەر کات بن ماڵی خۆتانە گەورەمانەکە. سپاس دەکەم دڵەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرم. بەڵێ گیان بە ڕەنگی شین بێ. ڕەنگی شین ڕەنگی دڵخوازی تەباخانە ڕەنگی چاو ڕەنگی چاوی شینە ئەی ماشەڵڵا 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 دلێبی کچە جوانەکەمان. لە بۆکسی شین ژمارە 4 و 5 ماوە. ژمارە 5 با ژمارە 5 بێ ئینشاءڵڵا وەڵامەکەش دروست دەبێ با پرسیاری ژمارە 5 بێتە سەر شاشە. یەکەم منداڵی ئادەم سەلامی خوای لەسەر بێ ناوی چی بوو؟ یەکەم منداڵی ئادەم ناوی چی بوو؟ یەکەم منداڵی ئادەم سەلامی خوای لەسەر بێ ناوی چی بوو؟ ئاسانکاری؟ زۆر ئاسانە تەباخان. قابیل دوا وەڵام تۆ نایگۆڕی؟ لەگە هاوکاری بە قابیل بێ. پێشەوە پێم بڵێ مانای ناوەکەی جەنابەت چییە؟ تەبایانی چی؟ بەڵێ جان مانای ئاشتی تەبایی. ئاشتی و تەبایی ماشەڵڵا ناوەکەشت زۆر زۆر خۆشە وەچی خۆت جوانە. قوربانە دەبم ناخت جوانە گیانی من. باشە با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بۆ تەباخان قابیل دوا وەڵامی بوو. دەستت خۆش بێ وەڵامەکەت زۆر زۆر دروستە تەباخان بەیانی دواییەوە ڕوو دەتوانی پەیوەندی بە هاوکارانمەوە بکەی. ئەگەر هاوکارانم پێم بڵێن کەیان هەڵبژاردووە سیروان چێ؟ سیروان بەتەنیام؟ سیروان EMG هیوادارم ئێستا لە لایڤە سیروان ئینجینیر ماشەڵڵا پاشگیری سەیر و سەمەرە لە خۆیان دادەنێن. هەڵیان ئەوە کۆمنتی نووسیوە بێگومان وەڵامی ڕاستی نووسیوە زۆرترین کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن ئەو کەسانی کە لایڤەکە شێر دەکەن هەلی بردنەوەیان زیاترە بێگومان. کاک سەرکەوتمان لەگەڵە کاک سەرکەوت دوا پەیوەندیمانە کاک سەرکەوت دەم کاتت باش. الو السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی کاک سەرکەوت؟ باش ئینشاءالله. وەڵڵا باشمە توکوی؟ الحەمدولله وشکر دەستخۆشیان بەرنامەتانە لێ دەکەین وە سەرکەوتن بۆ تۆ هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی دیمان تیڤی دەخوازم
سلاوی تایبەتم بۆ برانی پشت کامیرەش هەیە زۆر سپاس دەکەین سپاس بۆ پیرۆزبایی مانگی پەیوەندیکە ڕەمەزان لە خۆم و خۆتان و هەموو مسلمانان جیهان بکەم زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت لە کام شارەوە لەگەڵمانی خوشکی بەڕێزم قەزای بەردەڕ لە قەزای بەردەڕەشەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی بەردەڕەش ڕەمەزانتان پیرۆز بێن ئینشاءڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت و خۆشی بێ بۆتان کاک سەرکەوت بە چیەوە خەریکی وەڵڵی نابینەوەمە وەڵڵا بەڵێ نابینامە نەماڵەوە لە ماڵەوەی لەش ساغ بێت ئینشاءڵڵا کاک سەرکەوت کاک سەرکەوت نابینامە و نەماڵەوەمە خوشتی بەڕێزم کاک سەرکەوت بەڵێ ئالۆ کاک سەرکەوت ئێمە پێویست ناکە پرسیار بێنم و لێت بکەم دوا پەیوەندی هاوکا وەکو دیاریەک بۆ جەنابتان ئێمە دیاریت پێشکەش دەکەین و ڕاستەخۆش ناویشت دەخێنە نێو تیر و پشکەوە کە خەڵاتی گرانبەهامان بۆ ئامادەکردوون وەڵایی حەزم دەکرد ڕاستی بە حەقی خۆمان بشێرتان لێمان کرد بەچکە بۆی حەقیقەمان زیاتر حەلال ببا زۆر باشە فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە تانیم دەست ناخۆش خدای گەورە پاداشتان بسەوی زۆر سپاس دەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە کاک سەرکەوت بەڵێ ئەمە با پرسیارێکش بۆ چی بکەین ئەمادەمەر کۆتا پەیوەندی نەبەڵێ وەڵا ڕەنگی بە کەیفی خۆت بکەوە بە کەیفی خۆم باڵێ دێڵە بە کەیفی خۆم با ڕەنگی یاڵە دەستم لەو سۆری بردبانە گەڕێنەوە وای کەیفی خۆت ڕەنگی بەدلی خۆت بکەوە باشە هەر نەری ژمارەکانیش بە کەیفی خۆت وەلا پاسەفانەوە دەرێم خۆ بەڕاستی ئەرێ باڕوە یەڵە با بەدری خۆم بی هاوکارانم دەڵێن 5 با بەدری مەبی بەس دوی هەڵدەبژێرم بەدری خۆم خوشی بەڕێزم دەتوانم پرسیارێک بکەم فەرموو سەر هەردوو چاوانم فەرموو باشە خۆت باوەڕکەم بەرنامەی لەگەڵ گوندەکانت هەیە لە گوندەکان دەگەڕێ وایە بەڵێ ڕاست بوو تامی سەر ڕێگامان هەبوو سەرەتا دەچوونە شارەکان و دواتر سەردانی گوندەکانیشمان کرد زۆر بەرنامەڕێستانم دەکرد بەڕاستی زۆر شێوازی بەرنامەکە زۆر جوانە دەستان خۆشی زۆر سپاس دەکەم لە بۆ قسای بەردەڕەشیش بەڵێ بێگومان سەردانی قەزای بەردەڕەشیشمان کرد بەڵێ بێگومان سەردانی چێشتخانەیەکمان کرد نازانم ئەگەر لەوانەیە بەڕێستان لەوێ ئێمەتان بینێ بێ با پرسیاری ژمارە 2 شاری هەمەدان دەکەوێتە کام بەشی کوردستان کاک بەداخەوە وەڵام پەیوەندیەکەی داخراوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەرکەوت لە بەردەڕەشەوە بەڵام بێگومان ئێمە ژمارەکەیمان لایە بەیانی دوایۆڕۆ دەتوانێت پەیوەندیمان پێ بکە و دیاری پێشکەش دەکەین و ناویش دەخرێتە نێو تیر و پشکەوە کۆمنتێک وەڵامی ڕاستیشیان داوەتەوە لە کۆمنت ترێ علی وەڵامی ڕاستی نووسیوە لە کۆمنت هاوکارانم هەڵیان بژاردووە خۆشەویستان کاک سەرکەوت دوا پەیوەندی مابوو بەڵام بەداخەوە داخرا دەمێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەین دووبارە MG کەسارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها کۆمپانیای خۆشناو کە چەندین بەرهەمی LG ئامادە کردووە و کوخەسالە و سەلاجە و تەباخ و هەروەها هۆم ئیستانبول کە چەندین دیاری زۆر تایبەتی ئامادە کردووە سۆنگۆڵ لای بە چەندین ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و هەروەها ئەتاسای بە چەندین خەڵاتی ئالتونی و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەلماسی کاتێک تۆی ئازیز پەیوەندی دەکەی وەڵامی ڕاست دەدەیتەوە ئەوە ڕاستەخۆ من دیارەکەت پێشکەش دەکەم و لە هەمان کاتیش لە ناو دەچێتە نێو تیر و پشکەوە کە 29 لەگەڵ 13 ئێمە تیر و پشک ئەنجام دەدەین ئەو کات لە دیاری زۆر گران بەهامان بۆ ئامادە کردوون بۆیە دەتوانن پەیوەندی بکەن بە درێژایمان گەڕەمەزانی پیرۆز هەموو شەوێک کاژمێرنەوە بۆ دە لەگەڵتان دەبین بە شێوەیەکی ڕاستەخۆ و هەروەها هەموو شەوێکیش ئێمە بێگومان لایڤمان دەوێت لە پیجی کەناڵی دیمەن TV دەتوانن لە لایڤیشەوە سیر بکەن و وەڵامی ڕاست بنووسن بێگومان زۆرترین کۆمنتیش بنووسن لایڤەکە لای خۆتان شێر بکەن ئێمە هەر کاتێک هەر کەسێک پەیوەندی دەکا وەڵامی ڕاست دەداتەوە یەکێکی شەڵ دەبژێرین کە کۆمنت دەنووسێ وەڵامی ڕاست دەداتەوە دەتوانن لە ڕێگەی یوتیوبی کەناڵی دیمەن تیڤیەوە سەرجەم بڕگە و بابەتەکانمان ببین و سەبسکرایبی بکەن لای خۆتان زۆر سپاس بۆ بینەربوونتان نوێژ و ڕۆژتان قبول بێت ئینشاءڵڵا و بێگومان زۆر سپاس بۆ ستافی کۆنتڕۆڵ و پشت کامێرە کە بێگومان زۆر هیلاک دەبن دەستان خۆش بێت تا بەیانی هەینیە هیچ ئەوەشم لە بیر نەچێت کە بەیانی کاتژمێر 9 ستافی گەرمەسار لە فامیلی مۆڵ ئامادە دەبن
دەتوانن بچن لەوێ سەردان بکەن و ئەکتەرەکان لە نزیکەوە ببین و کاتێکی خۆش بەسەر ببەن. سپاس بۆ 13,000 کۆمنت کە نووسیتانە دەستان خۆش بێ ماندوو نەبن. سپاس بۆ بینەربوونتان دووبارە تا پرۆگرامێکی دیکەی خەڵاتی ڕەمەزان خواتان لەگەڵ.